به ناوی خدای گەورە مهربان ئامادە بوانی بەڕێز ڕۆژتان باش زۆر بەخێر بێن. خوشحاڵم کە لێرەم و لەگەڵێوە شاهدی بینینی ئەم پێشکەوتنانە بووم کە لە وەزارەتی ناوخۆدا هەیە. دەستخۆشی لە وەزارەتی ناوخۆ دەکەم بۆ ئەنجامدانی ئەم کارە گرنگە کە نووسینەوە و ئامادەکردنی ڕێبەری سەلامەتیە. ئەم دەست پێشخەریە بەشێکە لە ڕوانگە و استراتیجی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئاراستەی پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. مایەی خۆشحاڵی و دەستخۆشیە کە وەزارەتی ناوخۆ لە چەندین سێکتەری جیاوازدا دەست پێشخەری گرنگ و پرۆژەی گەورەیان جێبەجێ کردووە بۆ ئەوەی بە باشترین شێوە خزمەتی خەڵکی کوردستان بکەن. ئەم ڕێبەرە دەبێتە بناغا و بنەمایەک بۆ پاراستنی سەلامەتی لە باڵەخانە و شوێنەکانی نیشتەجێبوون وە کۆگا و بەنزینخانە و هەموو ئەو پرۆژانەی کە هاوڵاتیان تێیدا دەژین یان مامەڵەی ڕۆژانەی لەگەڵ دەکەن. ئاماژ لە ئامادەکردنی ئەم ڕێبەرەش ئەوەیە کە هاوڵاتیان لەم شوێنانە پارێزراو بن و هیچ زیانێکی گیانی و مادیان پێنەگات و ڕێگری بکرێت لە ڕوودانی هەر هەڵەیەکی تەکنیکی نەوەک خوانەخواستە کارەساتێک ڕووبدات و زیانێکی گەورەی مرۆیی و مادی لێ بکەوێتەوە. وەزارەتی ناوخۆ وەزارەتێکی گەورە و گرنگی حکوومەتی هەرێمی کوردستانە و جگە لەوەی وەزارەتێکی خزمەتگوزاریە و چەندین جۆری خزمەت پێشکەشی هاوڵاتیان دەکات، لە هەمان کاتدا جێبەجێکاری یاسایە و بەرپرسیاریشە لە پاراستنی ئاسایش و سەقامگیری هاوڵاتیان بە هەماهەنگی و هەواهەنگی دەستگا پەیوەنددارەکانی دیکە. لە سای شەونەخۆنی و ماندووبوونی کارمەندانی وەزارەتی ناوخۆ و هێزەکانی ئاسایش و هێز ئەمنیەکانی تر، ئاسایش و سەقامگیری لە هەرێمی کوردستان پارێزراوە و لە بواری بەرەنگاربوونەوەی هەموو جۆرەکانی تاوان و لە پێناو پاراستنی هاوڵاتیان ئێمە باشترین تەکنۆلۆژیامان خستوتە خزمەت و بەردەستی پۆلیسی کوردستان بۆ ئەوەی زۆر ئاسانتر و خێراتر بتوانن بە دوای تاوانباراندا بگەڕێن و ڕوبەڕووی یاسایان بکەنەوە. حکوومەتی هەرێمی کوردستان هەروە لە ڕێی وەزارەتی ناوخۆوە پێشکەوتوترین تەکنۆلۆژیا و ئامێر و کەرەستەی ڕزگارکردن و ئاگرکوژینەوەی بۆ تیمەکانی بەرگری شارستانی دابین کردووە. بەڵام بێگومان لەم کەلوپەلانە گرنگترەوەیە کە چۆن ڕێگری بکەین لە ڕوودانی کارەسات و سنووردانان بۆ ڕووداوە نەخوازراوەکان وەک ئاگرکەوتنەوە و تەشەنە نەکردنی. ئەمەش لە ڕێگەی پابەندبوون بە ڕێنمایی و ڕێبەرەکانی سەلامەتی دەبێت کە پێویستە بە دوواداچوونی تەواو بکرێت و بە تەواوی جێبەجێ بکرێن. لێرەدا بە دەرفەتی دەزانم ئاماژە بە دەستپێشخەری و پرۆژەیەکی دیکەی گرنگی وەزارەتی ناوخۆ بکەم کە بووەتە هۆی کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ و پاراستنی گیانی هەزاران هاوڵاتی. ئەویش دانانی کامێراکانی تۆمارکردنی تیژڕۆییە کە وەزارەتی ناوخۆ بە بیر و استراتیژیەکی ڕوون دەستی بە جێبەجێکردنی کرد و لەو شوێنانەی کە ئەو پرۆژە بە تەواوەتی کەوتوتە کار لە ماوەی 1 ساڵدا ڕووداوەکانی هاتوچۆ بە ڕێژەی 50% کەمیان کردووە و مردن و برینداربوونی سەختیش زیاتر لە 6% دابەزیوە. هەروەها بووەتە هۆکاری کەمبوونەوەی زیانی گەورەی دارایی بە هاوڵاتیان کە بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ پێشتر تووشی دەبوون. ئەمە سەرەڕای ئەو زیانە زۆرانەی کە بەرشەقامەکان و پرۆژەکانی حکوومەت دەکەوتن. وەزارەتی ناوخۆ هەروەها لە ڕێگەی پرۆژەی دیکە لە بواری پەروەردەکردنی شۆفێران لە ژێر سیستمی نوێ ڕاهێنانی شۆفێری و سیستمی نوێی ساڵیانە و مۆلەتی شۆفێری ڕووداوی گیان لە دەستدان و برینداربوون و زیانی دارایی کەم کردوتەوە کە لە ساڵانی داهاتوودا ئەنجامی هەرێنیەکانی جێبەجێکردنی ئەم پرۆژانە زیاتر بەڕوونی دەردەکەون. داوا لە هاوڵاتیانی خۆشەویست دەکەم لە پێناو پاراستنی گیان و سەر و سامانی خۆیان و پاراستنی سەلامەتی هاوڵاتیان
پابند یاسا و ڕێنماکانی وەزارەتی ناوخۆ و هاتوچۆ بن بۆ ئەوەی هەمومان دوور بین لە کارەسات و ڕووداوی نەخوازراو. خوشک و برانی بەڕێز، کوردستان لە هەموو سێکتەرەکان پێشکەوتنی بەخۆیەوە بینیوە و ئەمە جێی دەستخۆشیە و ئەمەمان شانازی بەو پێشکەوتنانە دەکەین کە لە کوردستان دەبینین. بەڵام بێگومان چەند پێشکەوتنیش دەبێت ئەبێ خۆشمان بگونجینین لەگەڵ ئەو پێشکەوتنانە و ئاستی کوردستان لەگەڵ ستانداردە نێودەوڵەتیەکان نزی بکەینەوە و وا بکەین کە کوردستان و هاوڵاتیانی کوردستان چەند سوودمەند بن لە پێشکەوتن و لە تەکنۆلۆژیا ئەوەندەش پارێزراو بن لە مەترسیەکان. هاوشێوەی ئەم ڕێبەرەی کە ئەم ڕۆبینیمان لە وەزارەتەکانی تریش ئامادەکاری دەکرێت بۆ دەرچواندنی ڕێبەری تر کە دیسان بکەونە خزمەتی هاوڵاتیان. حکوومەتی هەرێمی کوردستان ئەرکی خۆیەتی کە لە پێناو باشترکردنی ژیانی هاوڵاتیان ڕۆژ بە ڕۆژ کار بکات و خۆی ماندوو بکات. بەڵام زۆریش گرنگە کە هاوڵاتیانی خۆشەویست هاوکار بن و بەبێ هاوڵاتیان بێگومان حکوومەت بەتەنیا ناتوانێت سەرکەوتوو بێت. داوای من لە هاوڵاتیانی خۆشەویستە مەیە کە هەو ڕێنمانەی کە دەردەچن پابند بن پێیانەوە، چه بۆ سەلامەتی خۆیان بێت یانی سەلامەتی کەسوکار و هاوڵاتیانی دیکە لە هاتوچۆ، لەسەر ڕێگەوبان، لە بابەتی مامەڵەکردن لەگەڵ ئاگر یان هەر بابەتێکی تر ڕێنمایی پێویست هەیە. هیوادارم خۆیان بە دوواداچوون بکەن، زیاتر خۆیان فێر بکەن کە چۆن لەگەڵ ئەم پێشکەوتنانە بگونجێن. من دەستخۆشی لەو هەموو کارمەند و فەرمانبەر و خوشک و برا خۆشەویستانە دەکەم کە بەڕاستی خۆیان ئەکەن بە قوربانی و ئامادەن خۆیان بکەن بە قوربانی بۆ سەلامەتی هاوڵاتیانی تر. لێرەدا سەری ڕێز و نەوازش بۆ ئەو خۆشەویستانەدا دەنوێنین کە گیانی خۆیان کردوتە قوربانی و دەستخۆشیش لەو خوشک و برا بەڕێزانە دەکەین کە لە ئەرکدان و بەردەوامن لە پاراستنی سەلامەتی هەموو لایەکمان. دەستخۆشیتان لێ دەکەم، شانازیتان پێوە دەکەم. ئینشاءڵڵا هەر سەرکەوت و سەلامەت بن، کوردستانیشمان هەر ئاوادان بێت. زۆر سوپاس.